ئایا هەموو دەوالیەکی هێلکە گونەکان پێویستی بە نەشتەرگەریە؟ بەتاکید نەخێر. مەرج نییە هەموو دەوالیەکی هێلکە گون نەشتەرگەری بۆ بکەین، تەنها لە چەند حاڵەتێکە. بۆ نمونە ئەگەر هاتوو دەوالێکە بووە هۆی کەمبوونەوەی ڕێژە و جوڵە و تێکچوونی شکلی سپێرم و دەرەنجام نەزۆکی دروست کرد بوو، یاخود بووە هۆی ئازارێکی هێلکە گونەکان، یاخود بووە هۆی پۆکانەوەی هێلکە گونەکان. جۆری نەشتەرگەریەکان بەڕاستی زۆرن، بەڵام بە شێوەیەکی گشتی هەڵدەڕینمان هەیە، یاخود لە ڕێگای بەکارهێنانی ئامێری وردبینی کە پێی دەڵێن مایکرۆسکۆپ، یاخود بەکارهێنانی ئامێری لاپرۆسکۆپی هەناوبینی. ئەوەی باوە لە جیهانا و نەتیجەکەی و ڕیزەڵتێکی باشمانەداتێ، ئەویش بەکارهێنانی ئامێری مایکرۆسکۆپە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.